ئازیزانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین، هیواخوازین لەگەڵ ڕۆژ و مانگی ڕەمەزانە زۆر باش بن، زۆر گرنگی بە خواردن و خواردنەوە تەندروستەکان بن تاکو و دوورکەونەوە لە هەموو کێشێکی تەندروستی و بێگومان ئێمەشکە ئێواران لە ئێوارانی ڕەمەزاندا میوانداری پزیشکی تایبەت و پسپۆر دەکەین لە بواری نەخۆشیەکانی هەنای و لە بواری خواردن و کۆمەڵێک شتی دیکەدا. ئامانجمان ئەوەیە کە سوودێک بە ئێوەی ئازیز بگەینین، ئامانجمان ئەوەیە کە ئەو ڕێنمایانی پزیشکە خۆشەویستەکان بە ئێوەی ئازیزی ئەدەن لەسەر خواردن و خواردنەوەکان، لەسەر چۆنیەتی خواردنیان و خواردنەوەیان، ئێوەش ڕێنماییەکان جێبەجێ بکەن تاکو ئەرکی ئەوانیش بەزایە نەچێت و ئەو سوودەی کە ئەیانوێت بیگەێنن یاخود ماندوونە ناسانە لەگەڵ ئێمەیان هەوڵەدەن زۆرترین زانیاری بە ئێوە بن، ئێوەش سوودمەند بن لێ. بۆم ئێوارەش ئێمە میوانداری پزیشکێکی پسپۆرمان کردووە لە بواری نەخۆشی هەناویەکاندا، ئەویش بەڕێز دکتۆر سیروان محەممەد غەریبە کە پسپۆری هەناویە و ئێوارە لەگەڵ ئێمەیە میوانە. کاک دکتۆرم کاتە باش، سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر سۆران، ئەمێت باسی ئەو بکەین کە ئێمە لە سەرەتای ڕەمەزان و مانگی ڕەمەزانەوە کە هەمیشە باسی ئەومان کردووە چۆن خۆمان بپارێزین، چۆن خواردن و خواردنەوەی تەندروست بخۆین، وای هێوا شێواژە چینە کۆتایی ڕەمەزان جەستەمان تا ڕادەیەک ڕاهاتووە، بەڵام ڕەنگە هەر پێویست کات خۆمان زیاتر ڕاپێنین، زیاتر ئەگەمان لە خۆمان بێت چی بکەین تاکو ڕۆژوانان ئێمە ڕۆژوانان تەندروستێکی باشمان هەبێت ئەو خواردنانە چین کە پێویستەکە بخورێت. سەرەتا سپاس بۆ ئێوە. طبعاً ڕەمەزان و ڕۆژوگرتن کۆمەڵێک کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. ئەتوانین پێشێکی باز لەوە بکەین کە ئایا ڕۆژوو چییە و ئەو کاریگەریانی کە لەسەر تەندروستی بەجێهێنێت چیە. طبعاً ڕۆژوو خۆگرتنەوەی لە خواردن و خواردنەوە هەندێک لە کۆندا هەندێک جۆری ڕۆژوو هەبووە خۆگرتنەوە بووە لە چەوری یان لە گۆشت یان لە هەندێکی تر لەو بابەتانە. طبعاً ئەم فاستینە ئەم ڕۆژوە بۆ هەندێک حاڵەتی تەندروستی سوودی زۆر باشی هەیە، لە هەندێک کەسی کەشە زیانی لێدا. لەبەرەوە تاکە کەس کە ئەم مەسەلەی یەکلایی کاتەوە پزیشکی پسپۆڕە کە بۆ نەخۆشەکەی یەکلایی کاتەوە ئایا کاریگەریەکی خراپی لەسەریە بێ یان کاریگەریەکی باشی لەسەریە بێ. بمانەوە نەمانەوێت لە سەرەتای ڕەمەزانەوە کۆمەڵە گرفت دووچاری هەموو کەسێکە بێ، نەکەوانی کە نەخۆشن، یعنی بۆ نمونە یەکێ لەوانە سەرێشەیە، ئەوانی کە لە سەرەتای ڕەمەزانەوە لە بەرەوەی ڕانەهاتن بە وەزعام پێشتر بەتایبەتی ئەوانی کە جگەرە کێش بوون یا ئەوانی کە چایان زۆر خواردوێتەوە یان ئەوانی قاوەیان زۆر خواردوێتەوە لە ڕەمەزانە کە ڕایەگرن تووشی سەرێشە بن، بەتایبەتی لە عەسرانە لە دوای عەسرەوە تووشی سەرێشەیەکی نەوعەکە بن. ئەمە یەکێک لەو حاڵەتانی کە تووشی هەموو کەسێکە بێ، نەکەوانی کە نەخۆشیشن. یەکێ لەو حاڵەتانی کە دابەزینی شەکرێ، نەک کەسی نەخۆشی شەکرەی هەبێ، هەر کەسی ئاسایی شەکریان دابازێ لە بەرەوەی خۆراک وەرناکردن کە خۆراکی وەرنەگیرە ڕێژەی گلوکۆز دابازێ و نەخۆشەکە تووشی هایپۆگلایسیمە جۆرێکە بێ، شەکری دابازێ عادەتەن. کۆمەڵێک گرفتی تەندروستی کەش کە دووچاری ئەو کەسانە بێ کە ڕۆژوەک، بەڵام خۆی ڕۆژوو لە خۆیان کۆمەڵە سوودی تەندروستی هەیە، لەوانەی کێشەی گەدەیان هەیە، گەدەیان مەزبوطەکاتەوە، ئەوانەی کێشەی کۆڵۆنیان هەیە بینراوە بە توێژینەوە کە سوودی زۆری لێ بینراوە، ئەوانەی کە چوری خراپیانەیە، چوری سیانیانەیە، کۆلیسترۆڵیان بەرزە، لەوانەیە سوودی تایبەتی لێ بینراوە. بەنسبەت نەخۆشی هەناویەکانەوە کۆمەڵی نەخۆشی درێژخایانمان هەیە لە بواری هەناویە، لەوانە نەخۆشی بەرزەپەستانی خوێن یاخود زەخەت یاخود نەخۆشی شەکرا کە دوو جۆری هەیە. ئەمێش هەروەها نەخۆشیەکانی گورچیلە، بەردی زرا و بەردی گورچیلە، قورحە، گرفتەکانی هەرس کە کێشەکانی قورحەی گەدە و قورحەی دوانزەگری، هەروەها کۆڵۆن و هەتا نەخۆشیەکانی دڵیش کە بریتە لە نەخۆشیەکانی سەمامەی دڵ، ئەوانی کە جەڵدەی دڵیان هەیە یاخۆ عەجزی گورچیلیان یاخۆ عەجزی دڵیان یاخۆ عەمەلیاتیان کردووە، ئەمانە خۆی بە خۆی کۆمەڵێک گرفتن کە تەنها پزیشک ئەتوانێت یەکلایی بکاتەوە کە ئایا نەخۆشە ئایا ئەتوانێت بە ڕۆژوو بێ و ئایا ناتوانێت بە ڕۆژوو، ئایا ئەتوانێت کە بە ڕۆژوو بوو بە چ میکانیزمێ بە ڕۆژوو، چۆن دەرمانەکانی دابەشکە، دەرمانیان هەیە، بەڵێ چۆن دەرمانەکانی دابەشکە و چۆن خواردنەکانی ڕێک بخاتەوە، چونکە خواردنیش کاریگەری تایبەتی هەیە لەسەر ڕۆژوو. هەندێک خواردن هەیە کە تایبەتە بۆ خەڵکی عام، هەندێک خواردنی تایبەتیش هەیە بۆ نەخۆشیەکان بە تایبەتیوانی شەکر و زەختیان هەیە کە هەندێک جۆر خواردنیان لێ مەمنوع کراوە. بەڕاستی ڕەمەزان خی گەورە کە فەرزی کردووە لەسەر مسلمان ڕێگە پێدانیشی داوە بەوانی کە نەخۆشن، ئەوانی کە نەخۆشن بە تایبەتی ئەو نەخۆشیانی کە پزیشک پێیان ئەڵێ نابێ بە ڕۆژوو بن، نابێ بێتاقەت بن، چونکە زیانی تەندروستیان لێدا، زیانە تەندروستیەکەش دوجار بە زیانی خۆیان ئەشکێتەوە.
ئەوانی کە بە ڕۆژوو بوون طبعا ئەمڕۆ هەشتەیەم ڕۆژی ڕەمەزانە زۆربەی زۆریان بە تاکیدی پەیوەندیان بە پزیشکی پسپۆڕەکەی خۆیانەوە کردووە و جۆری خۆراکەکانی بۆ ڕێک خستونەتەوە جۆری دەرمانەکانی بۆ ڕێخستونەوە ڕێنمایی داوە پێیان چۆن دەرمانەکانیان بەکاربێنن ئاەتوانن بە ڕۆژوون بن وەگەیچوونەتەم حاڵەت ئەمدا لە ئێستاە چیان پێویستە لە ئێستاە ئەوەی کە پێویستیان پێیەتی بە بەردەوامی ئاگاداری نەخۆشیەکانیان بن چونکە ئێمە لە مانگیەکانی نەخۆشەکە ئەوانی کە بە ڕۆژووە بن نەخۆشی درێژخایانیانەیە بۆ نمونەوانی کە زەختیان هەیە و نەخۆشیکیان لەگەڵ زەختەکانیان نیە توانن بە ڕۆژوو بن دەرمانەکانیان دابەشەکرێ بە ئێوارە و پاشەوە بۆ نمونە ئەگەر دوو دەرمان یەک دەرمان بێت تەنها لە ئێوارانایخوا ئەو شێوەیە هەندێک لە دەرمانەکان هەیە بێ سێشەمە بخورێت ئەوانی کە سێشەما خوڕێت توانین دابەشیکەین بە ئێواران و بۆ نمونە نەخۆشەکە توانێت دوای لە 12 شەوابی خۆیان ئەکرێتە پاشەویان نتوانێت هەر بکرێ بە دوو ژەم دەرمانەکە دوو دەرمانیان لە ژەمێکا بخورێ و دەرمانێکیان لە ژەمێکی بخرێ و کاتە تەنها پزیشکەکە قەرارەدا کە چۆن بۆی دابشکات. بەڵام ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە و بە ڕۆژووە بن وەکو زەخت وەکو شەکرە کۆمەڵە ڕێنمایی زۆر گرنگیانەیە بەتایبەتی لە ئێستەیە خۆی لە سەرەتای ڕەمەزانەوە زۆر گرنگە بەڵکە گەشتە ئەم هەنگاوەش زۆر گرنگە بۆ نمونە باسی نەخۆشی شەکرە بکەین کە نەخۆشیەکی بڵاوە چەندەها خەڵک لە عالەما شەکرەی هەیە لە وڵاتی خۆشمانێکێکە لەوانەیە کە زۆربەی زۆری خەڵکەیەتی جۆری شەکرەی دووەمی بە تایبەتی کە لە دوای تەمەنی ساڵیەوە تووشەیانە بێت زۆربەی زۆریان ئەوانەی جۆری دووەمیان هەیە و کۆنتترۆڵە ینی پێش ڕەمەزان ئەگەر فەحسی سێمانگیەکەی لە 8 کەمتر بێت و نەخۆشەکە ئەنسۆلینی نەبێت ڕێگە پێدراوە بە ڕۆژوو بێت تەمان بە کۆمەڵی ڕێنماییەوە کە بێ ڕۆژانە نزیکەی جارێ دوو جاریان سێ جار بە تایبەتی کاتی هەستی بە گێژبوون کرد دڵپەلپەلی کرد لەرزین کرد بەرچاو تاریکنون کرد فەحسی شەکرەکەی بکە ئەگەر لە 6 کەمتر بوو پێویستە بە زووترین کات ڕۆژۆکەی بشکێنێت لە ئێستاشا هەتا ڕەمەزانیش تەواو بێ لەبەرەوەی خواردن ناخوا لەو ماوەیە احتیمالی زۆر هەیە شەکریان دابەزێ لەبەرەوە پێویستە بەلایانی کەمەوە عسران ئەگەر دوو جار سێ جاریش بیکە بە ڕۆژ باشتر ئەگەر هەر ناتوانێت لە عسرانە 2 ساعت پێش بانگی ئێوارە فەحسی شەکرەکەی بکە هەر کاتێک بۆی دەرکەوت شەکرەکەی لە 6 کەمترە چونکە گەل لەوە کەمتر بۆەوە مەجای ئەوەی هەیە تووشی هایپۆگلایسیمیا بیاخود دابەزینی ڕێژی شەکرە و نەخۆشەکە تووشی بورانەوە بێت بەرەوە باشترینشت ئەوەیە متابعی بکات ئایا شەکرەکەی لە ڕێژەیەکە ئەجا دوای نانی ئێوارە باشترە فەحس بکە بۆی بزانێت ئەو خۆراکانی کە یخوا زۆر بەوریایەوە شیرینەکان نابێ بخوات بە تایبەتی میوە دەستکردە میوە شیرینەکان وەکو کاڵاک وەکو شووتی وەکو سێوی شیرین وەکو خورما ئەمانە نابێت زیادە ڕەویتە نەیخوا باشترە برنجە بێ بە ڕێژەیەکی کەم خوانانی گەرم نەخوا پەتاتە نەخوا ئەو مادانی کاربۆیدراتیان تیاەکەمی کات ئەنجا شیرینە دەستکردەکان کە زیانێکی زۆری لێدا وەکو ئەو شەربەتە دەستکردانی کە دروستەکرێ وەکو ئەو لوقمە قازی و پاقلاوە ئەو شتانی کە ئەکری ئەمانە مەمنوعە بە هیچ جۆرە نابێت لەگەڵ ئەوەشدا کاگدۆر ببوورە قسەکەت پێ بڕم هاوکارانیشمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردن هەربووبوون لەسەر دەوەندرما بێگومان ئەوەش شەکریتیا بەکارهێنێ کۆمەڵک دەرمانی کە تایبەت بەخۆیەتی با سەرێکی و راپۆرتە بکەین با بزانین ئەوەش ڕەبکەینەوە بێ بزانین ئەو زیانی هەیە یاخودنا فەرمە پێکەوە بینەری و راپۆرتە بین. ناوم هاوڕێیە لە لقی چی پێشەوەی شەکەین ئێمە سێ لقمان هەیە لقی 1 و 2 لە سەرچنارە ئێرەش لقی 3 لە بەختیاریە جادەی پۆزەکە لێرە ستافمان نزیکەی 10 نەفەر بۆ 12 نەفەرە بین. لەبەرەوەی شوێنەکەمان تایبەتە خواسی زیاترمان لەسرە ئێستاوەتە دۆدرمەکان دۆدمەی فرێشمان هەیە سۆفتیشمان هەیە بە ئەنواع تام خواسی زۆر لەسەر فرێشەکانە ئەنواع فرێشمان هەیە 16 بۆ 17 تاممان هەیە خواسی زۆری لەسرە بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە شەوان زۆر خەڵک گێنە دەرەوە سەردانمانەکەن.
ئێمە بێجگە ساردەمەنی ئەنواع کۆفیمانەیە، شەربەتی فرێشمانەیە، شیرینیمان هەیە. شەوان عادەتەن بە بۆنی مانگە ڕەمەزانی پیرۆزەوە تا پاشێو هەمانە دوونی و جاروبارەگەینە سێ. شەوانی احتیاجی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان جاروبار هەگاتە سێونی و چوار بە بۆی خواستەکەمانەوە تۆزێ زۆر ئەمێنینەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و بابەتە لەسەر دۆندرما. بێگومان قسە لەسەر ئەوە نییە کە دۆندرما تامێکی زۆر خۆشی هەیە و خواستێکی زۆری لەسەر و بە تایبەتی ترکە بەر و گەرمە ئەڕۆین شانە کارچی دەرە و حەزەکەی ساردەمەنیە بخۆی کە بە چەندین تامی جۆرە و جۆر ڕازاوەتەوە و لەگەڵ ئەوەشە باسی کە بە دوو جۆر هەیەە بە جۆری فرێش هەیەە و کە بە جۆرەی کەشکە ڕەنگە هەرێکە و خواستی تایبەتی خۆی لەسەر بێم. بەڵام لێرە ئێمە بۆمان گرنگە باز لەوە بکەین لە ڕووی تەندروستیەوە باسی شەکرە و کۆمەڵێک شتمان کرد کە زیانی هەیە بۆ شەکرە ئایا ئەمە لە ڕووی تەندروستیەوە دۆندرمەش بە هەمان شێواز بۆ نەخۆشیانی شەکرە بۆ توشبوانی شەکرە یاخۆ کەسەکانی تریش زیانی هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەو دۆدرمەی کە دروست سەکرێت بڕێکی زۆر شیرینی شەکرمەنی تیا بەکارێنرێ مادەی گلوکۆز کە بڕی شەکرتیە زۆر زۆرم ئەو کەسانی کە شەکرەیان هەیە لێیان مەمنوعە ینی نابێ بەکاری بێنن لە پێش ڕەمەزان و لە دوای ڕەمەزانیش لەبەر ئەوەی بڕی شەکر لە خوێنیانە بەرزەکاتەوە بە دڵنیاییەوە چۆن شەکر لە ناو چایە مەمنوع علیان چۆن میوەی شیرین مەمنوع علیان چۆن خورما و مەمنوع علیان بە هەمان شێوە هەموو شیرینیەکی دەستکرد ئیتر بە بەقلاوە بێ بە برمە بێ بە دۆدرمە بێ بە شەربەتە دەستکردەکان بێ مەمنوع لە نەخۆشانی شەکرە و بە دڵنیاییەوە گەر بەکاری بێنن ڕێژی شەکر لە لەشیانە بەرزە بێتەوە چکە ڕێژی شەکر لە کەسانی ئەو کەسانی کە توش شەکرە بوون بەرزە بێتەوە بە هەموو جۆرە شیرینیەک خۆی لە خۆیان لە خواردنی ئاساییە بەرزە بێتەوە ئەنجا شیرینیەکی تایبەتیش کە دەستکرد بێت بەرزیەکە خۆی بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکانەوە زۆربەی ماڵەکان نەزانی چیان هەیە زۆربەی خاتونەکان ئێستا فێربوون لە ماڵەوە ئەم پاخلە ئەو شیرینە دروستەکان بە سیلی گەورە گەورە هەموو ڕۆژێک دروستیەکان ئایا ئەوانە چەندێک زیانی هەیە بۆیان زۆربەی زۆریان زیانی خراپی هەیە بەڕاستی بە تایبەتی بۆ کەسانی کە نەخۆشیان هەیە نەخۆشیە درێژخانەکانیان بە تایبەتی تر شەکرە و هەر بۆ تەندروستی گشتیش باش نییە حتا بۆ تەندروستی گشتی کەسێکی تەندروست نەک نەخۆشیش بە شێوەیەکی بەردەوام ئەوانە بەکار بێنرێت ڕێگە پێدراوە لە هەفتەیەکە 2 جار تا 3 جار بەکار بێنرێت بخورێت بۆ کەسێکی تەندروست بەو بە ڕێژەیەک کە بەکاربێن لە هەفتەیەکە 2 جار تا 3 جار بەکاری بێنێت ئەخر کاتی خواردنەکەی چەندێک خوات بەنمونە بچە سینیەکە تەواو ناکرێت بۆ پارچەیەکی کەم یان 2 پارچە بەکار بێنێ ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستیەوە بۆ کەسێکی ئاسایی نەک بچێ سینێکی گەورە بەکار بێنێ بۆ 3 کەس 4 کەس بە سینێکی گەورە تەواوکەن ئەمە کاریگەرێکی نێرێنی خراپیە بێ بۆ داهاتوو ڕەنگە شەکرە خۆیەکێک لە سەبەکانەوەی بە زۆر بەکارێنانی شیرینیە یەکێکە لە سەبەکان ینی احتیمالە لە داهاتوە تووشی نەخۆش ینی تەنها بۆ تەنانەت بۆ کەسانی تەندروستیش ڕێگە پێدراون نییە بڕێکی زۆر لە شیرینەمەنی بخۆن دۆدرمە بخۆن حتا دۆدرمەیە ڕێگەی پێدراوە لە هەفتەیەکە جارە 2 جاریان 3 جار بەکاری بێنێ ئاترادیە دانەیەک 2 دانەیە بەس لەو بڕە زیاتر خراپە ینی هەموو ڕێژەی شەکرێک کە دیاری کراوە بۆ لەشی ئینسان بڕێکی دیاری کراوە لەو بڕە دیاری کراوە زیاتر بخوا
هەموو چۆن هەموو خواردنێکی کە لە بڕ دیاریکراوەکە زیاتر زیانی هەیە ئەمیش بە هەمان شێوە زیانی بۆ تەندروستی کەسەکە چی زیانێکی بۆ ڕۆژوان هەیە تۆ سیرەکێتەوە ڕۆژە دوورکەوتۆتە لە خواردن و خواردنەوە و تاڵا دێک لە شیوشک بۆ تۆ ئەگەر بچێت بڕێکی زۆر لە شیرینی و شەکریش بخوات ئەوە چەندێک بەڵێ بەدڵنیایە لەو کاتەیە کە تۆ بە ماوەیەکی زۆر شیرینیت بەکار نێناوە ینی وزەت وەرنەکردوە لە بڕی گلوکۆستیایە کەمە کە تۆ بە ڕێژەیەکی زیاد ئەیتێتە ڕێژەی شەکر لە لەشتا ئەگەر نەخۆشیش نەبیان ئەگەر نەخۆشبی بە بڕێکی زیاد لە حەد بەرزە بێتەوە کە بەرز بۆ بە تاکیدی زیان بە ئەندام و ئەندامەکانی لەشتەکەێنێ و کاریگەری سلبی لەسەریان بەجێڵێت. با باسی چاوریەکان بکەین ئەو خواردنانەی کە با بڕێکی زۆر چاوریتیە بە تایبەت لە ئێوارانە کاتێکە ڕۆژوان بە ڕۆژۆ بێت حەزەکە زۆرترین خواردنەکانی چاوری و ئەوانە بێت کە خۆی خواردنی بەتام و دروستێکات بەڵێ هەمومان حەزمان لە خواردنی بەتامە بەڵام ئەم خواردنانە ئەی چۆن بخورن تاکو زیانی پێنەگەێنێتە ئەو سوودەی کە لە ڕۆژوە هەیە بۆ جەستەی بڕەکەی وەرگرت بێت و بە زیان ینی بەسەریان نشکێتەوە. یەکێ لە گرفتەکانی ڕەمەزان بەڕاستی لەناو کۆمەڵگەی ئێمەیە هەبگرە لە زۆر کۆمەڵگەکانی کەشە ئەوەیە کە ڕاستە بە ڕۆژوە بێ خۆی بڕۆژوو لە زۆر ڕووی تەندروستیەوە سوودێکی زۆر زۆر باشیە بەڵام زۆر جار لای ئێمە بە زیانشکێتەوە بەسەر خەڵکیە بۆچی لەبەرەوەی کۆمەڵێکشت هەیە بە هەڵە بەکارێنی یەکێک لەوانی کە جەنابە باسی ئەوەت کرد ینی کەسەکە بۆ ماوەیەکی زۆر بۆ نمونە بۆ 10 ساعت 12 ساعتیان 13 ساعت بە گوێرەی وڵاتەکان بە ڕۆژوە بێت بۆ منە خۆمان لە سێنی بەیانەوە تا تقریبان ساعت حوتی ئێوارە بە ڕۆژوە بێ ئەم کاتە بە ڕۆژوە بێ بەڵێ 15 ساعت بە ڕۆژوە بێشت ناخوا لەوانێ سوودێکی باش بە هەندێک ئەندامی لەشی بگەێنێت باشان لە کۆمەڵەشت خۆی دوو بخاتە بەڵام کە ئێواران هێتە سەر شتێکی کە ئێتە سەر سفرەیەکی چۆر کە ئێتە سەر کۆمەڵە خواردنی ناتەندروست ڕێک حاڵەتە ئەو سوودانی کە تەندروستیانی وەری کە تۆ بە زیان بە سێراشکێت تۆ سوودەکانیشی لە ئابات بۆ نمونە بڕێکی زۆر چوریە خەوەکەی جەنابەتانی چێ شتێکی چورە خۆیان بڕێکی زۆر گۆشت بەکارێنێ هەری بووە بە عادەت ئێستا لە ڕەمەزانە ئێواران ئیلا ئەبێ گۆشت هەبێ یان مریشکە بێ یان ئەلەم بابەتانە هەبێ ینی مەرجنی هەموو ئێوارێتەوە گۆشت بەکار بێنیت یان بە بڕێکی زۆر بەکاری بێنی ینی وا ڕاهاتوین کە بڕێکی زۆر لە گۆشت بڕێکی زۆر لە مریشک کە ئەمانە بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە بۆ چوری لەش زۆر زیان بەخشە و حتا بۆ بەشەکانی تری لەش کە تۆ بڕێکی زۆر بەکارێنی بەڵێ تۆ لەو کاتێک زۆرەیە کە خۆت گرتووەتەوە بڕێکی زۆر خواردنی تیەکەی بەتایبەتی لە ئەوڵەوە کە هەندێک ماڵ بە شەربەت دەست پێکا بە ئاو دەست پێکا بە خورما دەست پێکا دواتر کۆمەڵشتی کە بەو شێوەیە خواردنەکەشەچێ بەسەریا گەدە سنوورێکی هەیە بەی هەر دابش کراوە بە سێ بەشەوە بێت تۆ بەشێکیاندانی بۆ خۆراک بەشێکیان بە هەر بە بەشی بمێنێتەوە بەشێکیاندانی بۆ نەفەس و بۆ هەوا چامیشیتیا بەنمەترشیە تونیە شیرینیە ئەمانە هەموو زیاد لە حەد زیادەخۆری کرد بەڵێ قسە شەفەمی جەنابەتانی زیاد لە حەد لە خواردنەکە زیادخۆریت کرد زیانی تەندروستی بە دڵنیاییەوە بۆ لاشەتە بێت بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشن ئەگەر کەسی ساخیش بێت کەسێکی تەندروست باشیش بێت زیانی تەندروستی لێدا لە مایدە بۆ نمونە ئەوانەی کە لە ڕەمەزانە لە ئەوڵەوە بە ڕۆژۆ من سێرەکەی لە ئێوارانە تووشی ئازاری سکە بنیان تووشی دڵتێکەڵاتنەوە تووشی ئازاری ناتوانێت بجوڵێتەوە تووشی سەرێشەیەکیەکە لە ئێوارانە ئەمانە هەمووی کاریگەری ئەوەیە کە کۆمەڵی خواردنی زۆری بەیەکەوە خواردووە و تا نزیکەی چەند سعاتێکیش دوای بەربانکردنەوە ئازار لە لەشیا بێ و لەشی قورسە بێ و ناتوانێت بجوڵێ ئەمە هەمووی کاریگەری ئەوەیە کە بە شێوەیەکی ناتەندروست خۆراکە خوڕێ خواردن لە ئێوارانە لە بەربانگە پێویستە بە شێوەیەکی تەدریجی بێ وردە وردە بێ و بڕێکی کەم بخورێت ینی بۆ نمونە لە سەرەتا ئەگەر بە خورما بشکێنی دوای ئەگەر سوبێ بەکاربێنی ئەنج دوای ئەگەر سەوزە هەبێت سەوزە و میوە بەکاربێنی دواتر دەتوانرێ ئەو خۆراکی کە ئامادەیە بخورێت بەڵام بە شێوەیەکی زۆر نا ئەوەی کە ئیتر تەواو ئەگاتە ڕێژەیە کە هەستەکە تێر بۆ و مایدەی لەوە زیاتر ناگرێت نەک زیادەخۆری بکە تا پاشە بەرینایەت ینی ساحت ناکات دوای پاشە دووبارە خواردنی خواردنی بەسەرایەتەوە ئەو خواردنە قورسانی کە لە پاشەوە بە هیچ جۆرە نابێ خواردن بخورێت بۆ نمونە گۆشت برنج ئەمانە بە هیچ جۆرە نابێ بخورێت چونکە ئەمانە هەندێک کەس دەڵێ ئەگەر برنج و شلە و بە نمونە گۆشت نەخۆم ناتوانم ئەمە زیانێکی زۆری پێگەینە بە تایبەتی یەکسەر لە بەرەوەی زۆربەی زۆری خەڵکی لە دوای پاشەوە ئەخەونەوە خەوتن بەلایانی کەمە بە 2 ساعتی فەرق بێ لە دوای خواردنی قورس و چەور ئەگەر ڕاستەوخۆ لە دوای ئەو خواردنە قورسانەوە بخەوێت زیانێکی زۆر زۆر بە گەدەیە گەێنێ زیانی زۆر بە چوریەکانە لەشی لە بۆریەکانی خوێنە ئەنیشێت ئەوانی کە نەخۆشیانی هەر زۆر خراپترە بۆیان لەبەرەوە لە پاشێوانە عادەتە نەتوانرێ
پەنیر بەکاربێنرێ ئەتوانێت هێلکە بەکاربێنرێ ئەتوانێت کۆمەڵشتی سوک ماست بەکاربێنرێ شیرەمەنیەکار بەکاربێنرێ بەڵێن گوێز و ئەمانە بەکاربێنرێ بەڵام وەکو خواردنی ئەوەی کە لە ئێوارانە بەکاری لە پاشەوە بە تایبەتی هەڵەیەکی کوشندێ بەڕاستی کە بەکاربێنرێ. کاک دکتۆر هاوکارانمان لەسەر میوەی هەڵوژە کە لە مۆرزەیە زۆر هەیە بە تایبەت هەڵوژەی ترش کە سازانە هەمویان بەڕۆژن و حەزیان لێە بابزانین لەگەڵ تامەخۆشەکەی ئایا هەڵوژە سوودەکانی چییە؟ فەرمووە پێکەوە بینەریە و بابەتە بێن. هەڵوژە ڕێگری دەکات لە دەرکەوتنی نیشانەکانی بەساڵات چوون، هەروەها دەوڵەمەندە بەو مادانەی کە دژە ئۆکسانیان تێدایە، یارمەتی باشکردنی سووڕی خوێن دەدات، هەوکردنەکان کەم دەکاتەوە و پارێزگاری گەشاوەی پێز دەدات. هەڵوژە یارمەتی نەرمی پێز دەدات، یارمەتی نوێبوونەوەی ڕوخسار دەدات لە ڕێگەی زیادکردنی دەردانی مادەی کۆلاجین لە لەشدا. قش دەپارێزێ لە خراببوون و وەرین و کڕێش. بەڵێ ئەوەی کە بینیتان سوودەکانی هەڵوژە بوو وەکووتمان لەگەڵ تامەخۆشەکەیە لەگەڵەوەی میوەیەکی وەرزیە بێگومان کۆمەڵک سوودی خۆشی هەبوو. بابزانی کاک دکتۆری زافی چێ بۆ هەڵوژە بابزانین لە ئێستادا ئەگەر بخورێت چی سوودێکمان پێگەێنێت ڕەنگە زیانیشی هەبێت. طبعاً ئێمە وەکو لایانی پزیشکی دایمە هەمیشە بە نەخۆشەکانمان جەخت دەکەین و لەسەرەوەی کە گرنگترین شت بۆ تەندروستی سەوزە و میوە تر بە هەموو جۆرەکانیەوە. ئەم هەڵوژەیە کە لە راپۆرتەکە دەجەنابتان باستان کرد بەڵێ بە دڵنیایەوە سوودی تەندروستی زۆری هەیە. گرنگترین سوودێک کە هەیەی بریتە لە مادەی دژە ئۆکسانتیایە. مادەی دژە ئۆکسانتیایە نایڵە چوری لە بۆریەکانی خوێنە بنیشێت، یعنی یەکێکە لەو میوان لەو بەس لە بینی سەوزە و میوەیە سۆزیش نازانین لە ڕێزی میوەکانیش لەو ئێمە عادەتەن باس لەواکەین سەوزە و میوە هەردووکیان بۆ تەندروستی زۆر گرنگن. لەبەرەوەی مادی دژە ئۆکسانی تیا ترشی کە تایەتی دژە ئۆکسانەیە واتە چوری لە بۆریەکانی خوێنە ئەتوێنێتەوە. باشترین شتە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی چوریانەیە ئیتر بە چوری کۆلیسترۆڵەوە بێ بە چوریەکانی دڵ بیا چوری جگەر بێ. ئەو کەسانی کە جەڵتەی مێشکیانی یاخود جەڵتەی دڵیانێ طبعاً لە بۆریەکانی خوێنی دڵ و مێشکیانە چوری نیشتووە. ئەو کەسانی کە شەکرەیانەیە چوری لە خوێنە بۆ لە خوێنەکانی نیشتی، ئەو کەسانی کە مشکلەی گورچیلیانەیە لەم حاڵەتانەیە هەمووی سوودی تەندروستی هەیە و حتا بۆ مەعیدەش سوودی تەندروستی هەیە. ئەگەر بخورێت لە دوای خواردن بەڵێنات لە دوای کاژمێرێک یا دوو کاژمێر دوای خواردنی ئێواران باشترە لە دوای دوو کاتژمێر لە دوای خواردنی ئێوارانەوە بخورێت سوودی هەیە. لە بڕێکی زۆران نەخورێت، یعنی لە 5 دەنگ زیاتر نەخورێت، یعنی نابێت بڕەکەی زۆریش بێت، چکە زۆریش بێت کاریگەری خراپی بێت. یعنی لە 1 دەنگ تا 5 دەنگ بەڕای من بخورێت سوودی تەندروستی زۆر باشیە بێ بۆ تەندروستی مرۆڤ. هیوای سوودی بۆ هیوای کە سوودی هەبێت بۆ هەموو لایەک وەکوتم لە ئێستادا کە هەیە و ئەگەر ئەو کەسانەشی خواردنێکیان خوارد یاخود کەمە تەندروستیان تێکچوو توانن چەندەنگێکی لێ بخۆن بەڵام زیاتر ڕۆی نەکرێت لە خواردنەکەیان. کاک دکتۆر ئیزافیان بۆ قسەکانت یاخود ڕێنمایی تۆ چییە بۆ ڕۆژوانان ئەو شتە گرنگانەی کە پێویست دەکات ئەوان پەیڕەویکەن لەم چەند ڕۆژەکەمەی کەماوە لە مانگی ڕەمەزانە چییە؟ ئەوانەی کە کەسی ئاساین و تەندروستن طبعاً بە درێژای ڕەمەزانە بێ ئاگاداری خۆیان بن. ئەو ڕێنمایی خۆراکانی کە باسمان کرد زۆر گرنگە، چکە بە درێژایی 14-15 ساعات کە ناخۆن زۆر گرنگە ئەمەیان بیر بێ کە لە ئێوارانە بڕێکی زۆر خۆراک نەخۆن، بە تەدریجی بیخۆن، بڕێکی کەم خۆن، سەوزە و میوەیان هەبێت، زەڵاتە هەبێت، لە منێکی زۆر بەکاربێنن. ئەتوانرێت لە بەروی ئێستا لە دۆخی ئێستەیە لە بەروی زۆری خەڵکی ناخەوێت تا پاشێ و باشترە خواردنەکانیان تا پاشێ و ئەو چەند سعاتێک کە هەیە دابەشیکەن.
بە چەند وەجبەیەک دابەشی کەن و کەم کەم بخۆن شلەمەنی و سەوزۆ و میوە شتی سەرەکیان بێ بەڕاستی ئەمە وەکو کەسی ئاسایی طبعاً بۆ نەخۆشیش ئەولاترە یعنی بێ زیاتریش لەوە ئاگەی لە خۆی بێ بە تایبەتیوانی کە نەخۆشیە درێژخایەنەکان ینی ئەوانەی کە ڕێگە پێدراون بە ڕۆژوو بن طبعاً ئەوانەی کە ڕێگە پێدراون کۆمەڵی خواردنیان لێمە ناکراوە بە پێی نەخۆشیەکانە نەبێ ئاگاداری ئەو خۆراکانە بن ئاگاداری ئەوانی کە باسمان کرد شکریان هەیە خۆیان لە شیرینی تکایە بە دوور بگرن ئەو دۆدرنەیکن جەنابەت باسی کرد شەربەتە دەستکردەکان حتا میوەی شیرین خۆیان لێ بە دوور بگرن لە هەموو خواردنێکی شیرین خۆیان لە زۆر خۆری بە ئێواران بە دوور بگرن ئەوشی کە باسمان کرد بۆ خەڵکی بەگشتی کە خۆراکی لێنرا وەکو برنج و جۆرەکانی و گۆشت و ئەمانە لە پاشەوە بە هیچ جۆرە نەخورێت چونکە زیانی بۆ تەندروستی گشتی و بۆ گێدە بە تایبەتی هەیە ئەوانەی کە نەخۆشییان هەیە طبعاً بەپی ئەو ڕێنمایانی کە دکتۆرەکەی پێشتر پێوتون حەبوو دەرمانەکانیان بەکاربێنن و چاودێری نەخۆشیەکانیان بکەن و باشترە لەم چەند ڕۆژەیە ئەگەر لە ئەوڵی ڕەمەزان و تا ئێستا سەردانی پزیشکیان نەکردووە بۆن منە لە ئەوڵی ڕەمەزان و سەردانی پزیشکەکەیان کردووە ڕێنمایی پێوتون لەتر تەواو نییە لە ناوەڕاستی ڕەمەزانە بێ جارێکی کە سەردانی پزیشکەکان بکەنەوە بۆی دڵنیا بێتەوە لە تەندروستیان ئایا توانن بەردەوام بن لە ڕۆژویان ناتوان ئەم ئەم خاڵە زۆر مهمە ئەگەر توانیان بەردەوام بن کۆمەڵە ڕێنمایی کەیان دەداتێت تا ئەگاتە ئەواشنەوە سەر ڕێچکە ئاسایەکەی پێشتریان زۆر باش زۆر سپاس بۆ دکتۆر سۆران سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەواوی ڕێنماییەکانت بۆ هیواین کە هەموو لایەک تەندروست باش بن و ڕۆژوانانیشمان تەندروست باش بن و بە تەندروستێکی باشەوە ڕۆژەکەیان تەواو بکەن و سپاس بۆ سپاسەری جلوبەرگەکانیشم پۆشاکی هەنارەیە لە بازاڕی ئۆرسدین هۆمی دووەم لەگەڵ ئەوەی کە جلوبەرگی زۆر تایبەتیان هەیە داشکانی باشیشیان کردو لێ سادا بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە کە لە سایاسی داشکانیان بۆ سەرجەم جلوبەرگەکانیان کردو وە سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون هەتاکوی ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی ئێوارانی ڕەمەزان دەبین و میوانی ماڵەکانتان ماڵتان ئاوا بێت و ڕۆژ و عیبادەتتان قوبڵ بێت.